دیارە ئێمە وەکو دەستگای بەخشینی خێرخوازی لە شاری کەلارەوە ئەو برایانەی مەڵبەندی گەرمیانی کۆمەڵ ئیسلامی داوایان لێکردین کە لێرە مەدرسەیەک تەواو ئەکەن و ئیزافەی ئەکەن چەند پۆل و چەند سنفێکی لێ ئیزافە ئەکەن بۆ ئەو قوتابیانە کە لە دووس خورماتەوە ئاوارە بوون. داوای کۆمەکی و یارمەتیان لێ ئێمە کرد، ئێمەش بە خۆشحاڵیەوە توانیمان مەبلەغێک پارەی باش دابین بکەین بۆ تەواوکردنی ئەو پرۆژەیە و بۆ ئیزافەکردنی ئەو پۆل و سنفانە لەو مەدرسەیەدا. ئێمە خۆمان مەبلەغێ پارەی باشمان تەخسیس کرد بوو و لە شاری کەلاریش کۆمەڵی خێرخواز لە چیمەنتۆ و لە بلۆک و لە ئەو سیارانی کە مەوادەکانیان بار کردووە ئەو ئەوانی کە دەرگا و پەنجەرەیان کردووە هەمووی هاوکارمان بوون. دەستگای بەخشینی کۆمەڵی ئیسلامی بەڕێز و سوپاسەوە کارێکی زۆر باشیان ئەنجامدا بۆ فراوانکردنی کەرەفانەکانی ئەم دوو شوێنەی قوتابخانەی ئاوارەکان کە ژمارەیەکی ئاوارەی زۆر لە خۆی دەگرێت بە هۆی ئەو ئەحداسانەی ڕووداوانەی کە لە ڕۆژی 16 دەی 2017 شاری خورماتۆ ڕوویدا کە بووە هۆی ئاوارەیەکی زۆر لە خوێندکاران و کەسوکارەکانی شاری خورماتۆ.